ئێمە تەعاان زۆر بە گرنگ دەزانین لە هەموو کاتێکی زیاتر ئەم قۆناغا گەلی کوردستان سەرجەم حیزب و لایەنە سیاسەکان ڕێزەکانیان یەکخەن نزیک ببنەوە لە یەکتر لەسەر بەرنمەیەکی کۆک بن لەسەر هەڵوێستەکانیان بۆ هەر چەی کوردستان بە بەرنامە بێت و تەعاملێکی هاوڕێیانە و برایانە لەگەڵ یەکتریا بکەن کەم مەترسی گەورە لەسەر هەرێمی کوردستان و لەسەر هەر چوار پارچەی کوردستانی ئەوانەی کە بڕواان و قەناعەتیان بە قەزەی کوردستانی نییە چ لە هەر چوار پارچەی کوردستان کە لە دەسەڵاتانن ئەوانە بەردەوام لە پیران گێڕیدان بەرامبەر قەزەکەی ئێمە بۆیە هەروەکو چۆن یەکڕیزی لە هەموو قۆناغەکانە گرنگی خۆی بووە ئێستا لە هەموو کاتێک زیاتر ئەو یەکڕیزیە گرنگە بۆ هەموو لایەکمان و بۆ پێویستیشە بەرنمەکەی لە بەردەمی هەموو لایەکا بێ بۆ ئەوەی ئەو میکانیزمە و ئەو پرۆژەیە چۆن قسەی لەسەر بکرێت چۆن گفتوگۆی لەسەر بکرێت بۆ ئەوەی ئەنجامێکی هەبێ و سەرڕای ئەوەی کە ئێمە هەست بەوەکەین پەیوەندی حیزب و لایەنە سیاسیەکان ململانەی حیزب و لایەنە سیاسی کوردستانەکان لە ئاستێکی باشدا نییە بەجددی لە ململانەکان لە ئاستی بەرژەوەندی گەلی کوردستانە نییە بەڵام دیسان گفتوگۆکردن لەسەر یەکڕیزی گفتوگۆکردن لەسەر چارەسەری کێشە و گرفتە ناوخۆیەکانمان گرنگی خۆیە بە دڵنیاییەوە هەرکە هەر لایەنێک چونکە خوێندنەوەی خۆی هەیە بۆ واقعی ئەمڕۆی سیاسی ناوچەکە و جیهانیش و هەروە دەسەڵاتداریش بیرکردنەوەی لە ڕوانگەی پاراستن دەسەڵاتەکەیەوە هەڵقوڵاوە بۆیە ئەم بەرنامەجە ڕاستە گفتوگۆکردن باشە دانیشتن باشە بەڵام زەحمەتە لەم بارودۆخە بتوانرێ ئەو گرفت و کێشانە یەکلا بکرێتەوە بەڵام هەر هەنگاوێکی عملی بنێرێ پێمان وایە هەنگاوێکی باش ئەبێ ئێمە قسەمان لەسەر مەبدەئە گشتەکانی خۆمانە مەبدەئی گشتی ئێمە لە بەرنامەی حیزبی شووی کوردستانیشە ئێمە ئەهدافەکانمان دیاری کردە بۆ چوونەکانی خۆمان لەسەر چۆنیەتی پەیوەندیکردن بۆ لایەنەکانی کوردستانی لە هەر چوار پارچەی کوردستان ئێمە کۆمەڵی خطوتی گشتیمانداناوە لەبەرەوە لە هەر کۆڕکۆبوونەوەی بووین ئێمە بەپێی ئەو بەرنامە گشتیە گفتوگۆی خۆمانەکەین و سیاسەتی خۆمان لەو ڕوانگەیەوە دەرەخەین و دەریە بڕین بۆ لایەنەکانی تر بۆیە ئەو کاتانە ئێمە تا ئێستا شتێکمان بەدەست نەکەوتووە لەوەی کە یان نامەیەکی فەرمیمان بۆ پێ نەگەیشتووە بۆ ئەوەی دیراسی هەموو لایەنەکانی ئەم بابەتە بکەین بۆ بریاری کۆتایی بدەین بەڵام ئێمە نهائیەن با بڵێین لەگەڵ ئەوە بووینە بە بەردەوامی کە ئێمە یەکڕێزی بپارێزین دیارە هەر لایەنێک بۆ خۆی خاوەن باوێ هەڵوەستی خۆیەتی و ئەبێ ئەوانش دابنشن و هەر پرۆژەیەکی لەو بابەتە بێ گفتوگۆی لەسەر بکەن بەڵام هەر لایەنێکیش ئەژیندە و بۆ چوونی خۆی هەیە و بە تایبەتی بۆ بەستنی لەم قۆناغا من ناتوانم لە جاتی لایەنەکانی تر قسە بکەم لەسەری بەڵام ئەتوانم ئێمە یەکڕیزی هەموو لایەنە کوردستانەکان وەکو چەند جارێکیش دووپاتم کردەوە بە گرنگی ئەزانین بۆ ئەم قۆناغەیە چێ پەیوەندی بە هەر پارچێکی کوردستانەوە بێ بۆ چ پاراستنی ئەزمونونەکەمان بێت لە هەرێمی